سڵاتە لەگەزانە خۆشەستان بەخێرنەوە بۆ پارتی پێنجەمی یاری ڤەتار. لە ئەگەر پارتەکانی پێشتان نەبینیەوە لینکانی دیسکریپشن دادنم بڕۆن و سەردانی بکەن. بە پارتی پێشوو قسەمان لەگەڵتان جارا کردو پێیان دەرکوتەیەمان پێهێنا. ئەوجارە بابزانین چێ قسەی لەگەڵدا دەڵێ خەڵکانی ئاسمان هێرشیان هێنا، دەڵێیان بۆ ئێمە دانابەوە، دەڵێ من چاودێری هەمویان دەکەم. ئێستا دەوێ بچینە بەشی باکووری گوندی ناویەکە. بزانین بە سواری ئەسپەکەوە بچین، بەڵام سەرەتاوانە لەناو بین. كيف عادي فين كان خيري أنا أوه ما تزعلين ذا أوزار هولدين بس غير تيم باشا. Let's go. يعني أنا وتسيهم ياكلون خويني خوش بردكاتو وكويا مدى طعاني خويني خانت بكناو سان شما سيري كازديانيا بس بقاش معنا جمها بالشرحات. زين ما بس تيوتسكين طاوله طاوتسا كمان انه بالبا ايوه اسباتيتا ترتيرة شو التقييم زيادة بيبرون بس بقاش ما مرت ليفتين شنو بس اغريك طاو سونا كودريش بكم انا لا مش هناك في دادر استهانش ما صاف کرد مجموعه گیت پیدا بود خوینش ما نما بوو مردیم بزانین ئەوەی باشە کاتێک دەمریت ئەوانەی کوشتوتەنە زیندی نابنەوە هەر بە مردیەتی دەمێننەوە خۆمان کردوتە شەڤاحیش ئەو هەردەمابینێ دوایە مەیرە وەڕاستی بێتان
دیارە بژنی ئامێرەکان توانێت ئەوە ببینێت کاتێک دەبێتە شەڕە. باش لەسەر یاری مردم بوو. ئەوەی تازەگە نەما کوشتباز زۆر بێتان لێ. زۆر باش ئاگیان لە ئێمە نییە. اینجا دیسان چێم هەوە بزانیم چی نێرم. هیچ نەما دیسان وەبەستە لاوانێ لە سیارێ بێت دۆجارە. تەواو بوو. اینجا بڕۆین. دیسانەوەرە بێت هەمیان باش بوو کەم بوو. ئەوە گەشتین بزانین لێرە چییە. ڕۆبۆتانش لێرە. پێویستە قسە لەگەڵ بەزام سەرکردەکەیان بکەین. دەڵێ ئەربێت ڕەیدەر دەڵێ زۆرێک لە ناویەکان ناوی تۆ دێن و تۆ هیوات بۆ ئێمە هێناوە. دەڵێت تۆ پێویستە فیمیلیۆم بدۆزیتەوە ئەو چارەسەر سازە ئەتە چارەسەریان دەکات. دەڵێ ئەگەر نەیدۆزیتەوە بەبێ ئەو بیتەوە دەڵێ ئەوە زۆرێک لە بریندارەکان دەمرن. اینجا لێرەوە پێویستە بچین ئەو کچە بهێنین. عاقەتیوانەمان نییە سەرکەمێکی تر هەر تووشمان دەبنەوە. اینجا دایان کوژین. ئەوتە دەڵێ دریموۆکەر پێویست یارمەتیم دێت بۆی بگەڕێمەوە بۆ گوندەکە. دەڵێ ناویەکان پێویستە ئەمە چارەسەرکردن هەیە. ئێستا بانگمان کرد کە لەگەڵ ئێمە بێتن سەرتا دەبێت ئاگەمە دەربێت ڕێگای بۆ بکەینەوە بۆی بتوانین لەگەڵمان بێتن. دەبێ ئەو نەفەرانە بکوژین. دەبێ بیبینەوە شوێنی تازە. چەند دانەیەکن ئەو دانەی ماوە ئەو سێ دانەیەکی تریش پەیدا بوو. خۆینمان پڕکەینەوە بەشم شێرکە لە هەندێک باشترە. ئەو گەیشتینەوە گوندەکە. دوژمن هاتن پێویستە لە نایان بێن. ئاوتەوە ئەو ڕۆبۆتە تەواو بەتەنها ئەم ڕۆبۆتە بوو.
Ireo, Familum has returned to us. Can you be Niave Mokri? دەڵێ فەمیلیمت گەڕاندەوە بۆ ئێمە دەڵێ یەکەم دەنگ هیوای ژیانە دەڵێ تەنها باغ بە گەڕام بە دوای ئەندێک بەردا دەدەم گوتی بەردەکان گوتی بڕۆ قسە لەگەڵ سارۆ بکە ئەو پێت دەڵێ لەکوێ بزانین وزارە دەچینەکەن سارۆی چێە ئەجلبەرگە چینیەشمان وەرگرت اینجا بڕۆین بچینەوە لێ ئەڵە پڕۆشتم هۆلاژ دەمتانە بڕۆم بەڵام زۆر دوور دەبوویەوە باچەکان تەماشاکەینەوە وەرمان گرتێت تازە ئەو سیلاحەکە بوو لەگەڵ ئەو شمشێرە ئەوش جلوبەرگەکانمان کە هەمانە هەر کامێکمان بوێت دەتوانین لەبەریکەین ئەوەش سکێڵەکانە سکێڵەشمان وەلی بەستەیە هەرەوە بێت وەشیان بە هەرێک هیڵنگەکە بێ نازانەوە بێنم نەیهێنم بارەوە ئەوجا بچینە ماشێنی کە پێویستە بچین نازانم دیسان دەبێ قسەی لەگەڵ نەفەرێک بکەین یاخود شەڕە دیسان ئەو ڕێگا بەڵام دیارەت سارۆیان کە گوتی بۆ قسە لەگەڵدا بکە دەڵێ بەردەکان دەڵێ گوندەکە لە دوای گوندەکەیە دەڵێ بەردەکان لە دوای گوندەکەیە بڕۆ دەڵێ بڕۆ بەدەستی بێنە زیادە بچین هێرە بچین بەردەکەی بینین کریستاڵەکان کۆمەڵەشکەش لێرە دابەزین ئەوتە کریستاڵەکە لە خوارەوە بێرە داوڕۆین دیسان دەبێ قسە لەگەیەکە چۆکین بەزام هەت سارێ دەڵێ زۆر شت هەیە کە پێ دەڵێم تۆ بتوانی بیکەی دەڵێ کریستاڵەکان لێرە نزیکن دەڵێ کریستاڵەکان بەڵێ لێرە نزیکن لە نزیک ڕۆژهەڵاتن و هەروەها ئێمە پێویستە یارمەتیمان بدەیت هێرشمان کراوەتە سەر لە لای مرۆڤەکانەوە زۆریشمان کوژران بەحسابێستا دەی بچینەوە ڕۆژهەڵاتی گوندەکان
زانی لەوێ هەیە تووشیەوە نەبین خوا بێتە بیسان و ئامێرە ئەمە جا لێش نەدا خوێنت بڕکەیتەوە ئەمیانمان لای ناوە برد جا بڕۆینە سەڕی خۆمان بۆ لیاندەی باشترە توانین بە کۆمەڵ بیان کوژین کۆجا بڕۆین کەچکەیە پێویستە قسەی لەگەڵ بکەین دەڵێ بەخێر بێت بۆ ڕۆژهەڵاتی گوندەکە پێویستمان بە یارمەتی تۆیە دەڵێ ئۆڵوین کەوتووە بە دوای ڕۆژ دابگەڕ بۆ چاکردنەوەی بە خێرایی پێشەوە بگەڕێتە بۆ لای ئێوە دەڵێ خەڵکەکەی ئۆڵوین بڵاو دەبنەوە ئەگەر ئەو بمرێت وەروە هەرگیز یەک ناگرنەوە و پێویستە ئێمە بیپارێزین ئەوەتە ئەو مرۆڤانە دانێت دارەکان هەموو بشتێنن ویستە ئەو ڕۆکەی بۆ ببین ئەویان تەنها ئەو زۆریان دەبێت پێنج دانەی بۆ دەبێت ئێستا تەنها دوو دانەوە ماوە ئەوتە دانێن چەند ستێک دانەماوە لانێ دانەکەی توێن لەسەرەوە بێت اینجا بچینە و قسەی لەگەڵ بکەینەوە دەڵێ سوپاس دریم واکر دەڵێ بە پاراستنی ژیانی کەسێک زۆرت پاراست وەستەوە یانی هەموو خەڵکەکەی تری پاراست دەڵێ بە ژیان و قەرزاری تۆم بەڵام پرسیاری زیاترم هەیە بۆ تۆ دەڵێ جەنگاوەرە گەنجەکەم دەڵێ تۆ پێویستە بیوەستێنیت دەڵێ ڕاڵتاو بدۆزەوە ئەو گوێ دەدەگرێ جارە دەبێت بە دوای کەسێکی تردا بەرمون جاران بزانینەوە چیمان پێ دەڵێ
ئەو گەشتین ئەو برینداران دەبێ هەستینەوە ئەوە دانێکمان ساندەوە لە سێیان ئەو دوو دانێ ماوەتە قسە لەگەڵ قسە بکەین سەرتا ویستم بیکوژم بەڵام نەهێشت ئێ بەهاش بنێرد ئەمما پێ بۆ جارە اینجا بچین قسە لەگەڵەوە بکەین Our fight is hopeless. Without دەڵێ Olonowin, شەڕە we have no نائومێدمان chance دەکات to defeat the دەڵێ Tatars. بەبێ ئۆلۆوین Olonowin lives. He orders you to دەڵێ ئێمە return. ناتوانین ئەوانە Olonowin lives. تێبشێنین How can this be? دەڵێ You must ئۆڵۆوین reunite your زیندووە tribe. There is چۆن strength دەبێت in numbers. Srain, we will وتی return. پێویستە You تۆ have given us hope, هەموو Green هۆستەکان وا Walker. بکەیت یەک I'll make sure بگرنەوە Olonowin knows you're coming back. دەڵێ دڵنیام کە ئۆڵۆوین دەزانێت تۆ دەگەڕێیتەوە Easy there. ئەمجا بچین قسەیان لەگەڵ بکەینەوە You have done much for my clan. دەڵێ تۆ زۆر کرد بۆ کڵانەکەمان بۆ قۆمیەتەکەمان You have ئێمەش لە saved our تەنیشت young دەوەستین hunters. In return, I bring دەڵێ good تۆ news. ڕاوچیە گەنجەکان We have found a ڕزگار کرد shard. We have لە marked it to کاتی the east. گەڕانەوە Beware the enemy. هەواڵێکی باشم بۆ Their هێنایت numbers grow. دەڵێ Got it. ئێمە I کریستاڵەکەمان understand. دۆزیەوە You give us دەڵێ لە hope, ڕۆژهەڵاتە Able Rider. My young warriors دەڵێ fight ئاگەر in لە your خۆت name. لێندە لە بەرامبەر دوژمنەکانت ژماریان ڕوو لە زیاد بوونە ئێستاش بچین لە بۆ کریستاڵەکەت کە بینین Let's go. Enemy sighted! I'm going in! Just die already! ئەجا نادەن خۆنەکە بخۆین بخێرە بۆ ناوی بڕۆین شەباحی Let's go. دەستپەکە ڕاکەین باشتر You seek the shard too. دەڵێت تۆ کریستاڵەکە باکورد پێویستە ئای دەستم پێکات کریستاڵەکە باکورد پێویستە بەڵام ڕێکاکە مەترسیدارە ئەم دەم توانی بخوێنمەوە ئەجا بڕۆین بزانە قسانە گرنگ بوو پێویست بوو توێ لە ڕابگرم Right there! ئێستا دەبێت دیسان قسە لەگەڵ ئەوزان بەیدا ئامەوە You have killed many humans. Many Tatars دەڵێ will never return to the sky. تۆ زۆرێک لە مرۆڤەکان کوشت زۆرێک لە تاوتوەکان نابێت Looks بگەڕێنەوە like you بۆ finally ئاسمان believe I can be of worth. Your work دەڵێت is سیرکە killing your من لە own کۆتاییدا kind. دەتوانم بە بەها بم That is all. When humans are gone, you will be of دەڵێ no بەهای use. تۆلۆدایە Now کە go. Kill what کوشتنی must be killed. لە جۆری خۆت How do you propose we do that? You will دەڵێت do as I چۆن tell تۆ you. پێشنیاریەوە Fight off the دەکەیت attackers. دەڵێ هەروەکەوە پێم وتی Battle. ڕوبەڕوویان ببۆ بەبێەوە هێرش بکەیت Stay calm.
You heard it too. ئەوتها ئەو شوێنە پێویستە دژمنەکان ێرش بکوژین. ئەو جیانش تەقینین ئۆت دانێک تریش دەبێ ماوێ. ئێستا 5 کەسمان کوشتووە بخوایان 6م دانەیەکیان مایە. ئۆت ئاگر لەو شوێنە دەوکەوت کوشتمان فڕۆکەیەک دێتە خۆیان ئۆتە ئەو ڕۆبۆتی هەڵدا سەدەوێ بگەڕێنەوە دیسان لای بەیدا ئامۆ You have protected our people. The advantage is ours. دەڵێت تۆ Now we خەڵکەت must پارە press the attack. ئەوە لە سوودی ئێمەیە Hide the ئێستا weapons هێرش in a nearby بکەین. cave. The gods must be pulled away before we can attack. I do دەڵێت not think you have the هاوتوکان skills to do this, چەکەکانیان لە but there نزیک is no one ئەشکەوتێک else. شاردووەتەوە I'll take care of it. دەبێت So be it. حەلەسەکانیان درا It will solve Rav many of Keshin. my problems. دەڵێت ئەوەیە ئەگەر تۆ بمریت کێشەی زۆرترمان بۆ دروست دەبێت. ئێستا جلوبەرجی تازەمەوە وەرگرت بۆ پێی بێت دەبێت ئێستا بەرەبەری کۆتایی بێت لانیا مەرحەلەیەکی تر یان دوو مەرحەلەی تر کۆتایی بێت. بێزارکەرە چۆن دووەم کردووە باش وازی لێ هێناین ئەجا بڕۆین. دیسانە تووشی ئێمانە بوو باش هەرێک دوزانەمە دێتە پێش. دیسانە شتە بێزارکەرە ئەمانەش بکوژین. ئەوتە لێرەنە چەکانەکە باسی کرد وەستە ئەو بۆمبانە ویستە بیتەقاینەوە. هێشت دوو دانەمان بەکار خستووە دوانمەوە Hear that? زۆر نینە ئەگەن ئەوشمە بەکار خست نەفەرانش بکوژین. ئێستا بەخێرای دێ بڕاکەین. با بتەقێتەوە اینجا شەڕیانەکەم دەکەین. زانە تێگوشتێنین
جا بڕۆین لێرە Stay calm. ئەو گەشتین My warriors have found the shards you seek. Go to the north. دەڵێت شارکەرەکانم Thanks, Pedamo. شاردەکان بۆ Your تو people دۆزی will not let کریستاڵەکە you take the shard without a fight. دەڵێ خەڵکەکەی تۆ نایە لەن کریستاڵەکە بێت بەبێ بەرەنگار بوونەوە ئەوەتە ئەوە بەرامبەر شوێنێکە دەبێ بچین ئەوتە لێرە ئۆ کەوتینە ناو چاڵە دەبێت دەرگای بڕە ئەوجە سەرەتاوە نەفکوژین اینجا بڕۆین دەبێ بچینە سەر ئێرە زانیارتەوە بزانم هەڵم کرد کەمێک خوێنشم ڕۆشت دەبێ بچین ئەمەیە ئەوەتە کریستاڵەکە برمان تا اینجا دەڕۆین Stay calm. Right there!
زۆری نەوە ئەستا کارکتەر دەبێنێ یەک کە داڕێگا دووری درێژەکان کە بۆی بچینە ناو یاریەکان. Ryder, it's Kendra. I've got some bad news for you. If it were good Double news, I'd be Raider. disappointed. Kendra حالك خير Falco's بوتو given هي. orders to destroy the willow trees once his goons gather the harmonics. If they succeed, you'll never find the Well of Souls. You've got to get there first, before they destroy the next harmonic. وقشتنا لايتان جالا. Word of your victories comes before you. Well done, Dreamwalker. Thanks, دەڵێ Tangela. وشەی We're بردنەوەی almost تو out of پێش here. تۆ گەیشت. Now hurry to Willow دەست فاستان Tree. جالا. You must gather song. دەڵێ We'll سەخیراکە بڕۆ return لای soon with دارەکە. Ikrans to ride home. دەڵێت تۆ دەبێت گۆرانیکە بڵیت هەم زوانە دەگەڕێم وڵات لەگەڵ ئیکارانە ئیکارە پاشنەژی دەگەڕێنەوە ماڵەوە مەبەستی لای پیرەنجنەکەیان. دانێش دانێ ئەومان دانا یەک دانەمەوە وەختیوانە بوو لێگەڕێ ئێستا گۆرانیکە و هەموو شتێک تەواو بوو. ئێستا لێ گەڕێنەوە. ئەو گەیشتین دەڵێت تۆ گۆرانیکەت پێیە ئەڵێ هەیە. We must return to Kelotrar. Take your Ikran. We ride to Home Tree. دەڵێ سەدەگەڕینەوە ماڵە. ئەو شوێنەکە ژوێران بوو هەمووی تێکشکا. اینجا لێرە کۆتایی بە ڤیدیۆکە دێنم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت تا ڤیدیۆکە دوور کاتێکتر خواتان لەگەڵ.